ئێستا هەر کەسێک بڕۆ ناو شاری هەولێر یا دهۆک یا سلێمانی یا کەرکووک یا بەغدا یا هەر لە عالەمی ئیسلامیدا بڕۆیتە هەر شارێک ئەوانەی کە سەری ساڵی زاینی ئاهەنگ دەجێڕن پێ بڵێ تۆ مسلمانی دیا کافریت یا جوولەکەی دەڵێ مسلمان تۆ مسلمانی دیا گاوری دەڵێ مسلمانم تووڕە دەبێت کە پێ بڵێ تۆ مسلمانی ئێدەی بۆ شانازی بە ئیسلامەتەکەی خۆتەوە ناکەیت لە هەموو ڕوانگەیەکەوە بۆم چم شانازی بە جوولەکە و گاورەوە بکەم شانازی بە دینەکەی خۆم دەکەم کە دینەکەی من تەواوە دینەکەی من کاملە بەڵام بەداخەوە بە زینێکی نەفسیە ڕوحیە لە ئاستی چدا لە ئاستی غەربدا تەماشا دەکەین ئومەتی ئیسلامی زۆری بەزیوە پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وسەلام کە فەرمیێتی لە تتەبیعون سەنەن من کان قبلکم ئێوە شوێن ڕێچکەی ئەوانەی پێش خۆتان دەکەونەوە شیبڕن بشیبرین وذراعا بذراع بست بە بست و گەز بە گەز ئێوە شوێن ئەوان دەکەونەوە قالوا اليهود والنصارى يا رسول الله قال فمن بەڵێ ئەوان جوولەکە و گاورەوە شوێنیان دەکەون بۆچی دوو هۆکار هەیە براکەم هۆکارێکیان هۆکارێکی شەهوەتیە ئارەزوبازیە ئەو گەنجە مسلمانەی ئێمە تەماشا دەکەین بیر دەکاتەوە لە شەوی سەری ساڵی زاینی ئەگە بچیاویش بەشداری بکە کچ و کورتێک هەڵا گۆرانی تێدا دەگوترێ و مۆسیقایە و هەڵپەرچێ و تێکەڵی کچ و ڕەشبەڵەکە و لە زۆر شوێنیش نازانم ئێستا گەیشتۆتە ئەم دەردە گەیشتۆتە وڵاتی ئێمە ژیاننا لە وڵاتەکانی خۆیان لە بەریتانیا و لە ئیتالیا و لە وڵاتانە سعات 12 شەو بۆ 5 دقە کارەبا دەگوژێنەوە بۆچی دەیگوژێنێتەوەی کچێکی لە تەنیشتە خۆشیان وا دەکەن عەمدیەن باوەش لە کشەکە دەدا و ماچی دەکات و تا 5 دقەوە حڕیەتی خۆیەتی لە خلالی گوژانەوەی 5 دقەوە تا لە ساڵێکی ڕابردووە ئینتیقالمان کرد گواسمانەوە بۆ ساڵێکی تر گەنجی ئێمە یعنی ئەم شەهوەت بازی بەلاو خۆشە ئەوە پاڵنەرێکە بۆی دەنالەی پرسی ئەمە کارێکی ڕاستە دەڵێنەوە لە ڕاست نییە وتە دەتوانین بڵێن کە هێشتا مسلمانێکی ڕاستەقینە نین دینە ئیمانەکەی ئەوەندە پتەونیە ئەمە هۆکارێک هۆکاری دووەمی چییە هۆکاری دووەم غەڵەت حاڵی بوون ئەویش چۆن وا دەزانن چونکە غەرب لە تەکنۆلۆژیا پێشکەوتووە ئەوەتە غەرب کۆمپیوتەر دروست دەکات ئەوەتە غەرب سیارە دروست دەکات ئەوەتە غەرب تەیارە دروست دەکات ئەوەتە غەرب فەضائی مثلا دەستی پێی گەیشتووە کە لە زانستی دنیای پێشکەوتون وا دەزانن کەواتە لە دین و ئەخلاقیشدا ئەوان لە پێش ئێمن ئەوەش هەڵە حاڵی بوونە بەڕاستی بۆیە گەنجی مسلمانی ئێمە دەڵێ کە بێت و من لاسایی ئەوان کەمەوە ئەوە یعنی پێشکەوتن یعنی شارستانیەت ئێمەش پێیان دەڵێن وەڵڵاهی سوپاستان دەکەین گەنجەکانی ئەوانەی کە ئاهەنگ دەجێڕن و دەچنە سەر شەقامەکان لاسایی جوولەکە و گاور دەکەنەوە وەڵڵاهی دەستخۆشیتان لێ دەکەین کە کۆمپیوتەر دروستکەن دەستخۆشیتان لێ دەکەین کە سیارەمان بۆ دروستکەن دەستخۆشیتان لێ دەکەین کە لە بواری زانستی دنیاییدا پێشکەوتوو بن کەس نییە ئینکاری و کە ئیسلامی کاری لەوە ناکات بەڵام تۆ لە چ شتێکدا لاسایی ئەو دەکەیتەوە لە ڕەوشتیاندا کە ڕەوشتی ئەوان سفرە دۆڕاون ئەو هەموو حاڵەتی اغتصاب و ئەو هەموو حاڵەتی یعنی شذوذی جنسی و ئەو هەموو حاڵەتی خیانەتی زەوجی کە لەناو غەرب و لەناو کوفردا هەیە لەناو ئێمەی موسڵماندا نییە مافیا و پیا و کوژی و دزی و چەتەیی و ئەنواع لە ڕەوشدا سفرن براکەم